لیژنەی فتوای عراق دوای وەرگرتنی ڕای نوێنەری سیستانی ڕایانگەیاند بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەیەکی کاتی هاوڵاتیان دەتوانن لە ماڵەکانی خۆیاندا نوێژی هەینی بکەن. هەروەها نوێنەری سیستانیش دەڵێت پێویستە هاوڵاتیان گوێ بە ڕێنماییەکانی لایەنە پەیوەندیدارەکان بگرن. هەرچەندە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە، بەڵام سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دەڵێت پێویستە وڵاتیان ڕەچاوی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بکەن و چەند ڕێنماییەکیش دەخاتە ڕوو. پێویستە هەوڵ بدەن لە کۆڕ و کۆبوونەوەکان بە تایبەتی لە کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵایەتیەکانی وەکو پرسا یان ژمارەکردن یان ئاهەنگەکانی بوو گواستنەوە ئەوانە زۆری لێکەم بکەنەوە نەمان گوتوە قەدەغە بکری بەڵام کەم بکەنەوە هاوڵاتیان خۆیان پارێزن چونکە ئەم پەتایەکی زۆر ترسناکە ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو زیادبوونە چێ بۆی ئێمە لە پێناوی پاراستنی سەلامەتی هاوڵاتیان و پاک و خاوێن ڕاگرتنەوەی کوردستان لە دووری لەم نەخۆشیە پێویستە بە هەموو شێوەیەک پابندی ئەو ڕێنمایانە بینکەوە هەم مامۆستایانی ئاینی ئەیدەن هەم لە مزگەوتەکانە دەرەچێ. ئەندامێکی لیژنەی فتواش لە هەرێمی کوردستان دەڵێت ئەو کەسانەی نەخۆشن یاخود بە تەمەن و نەخۆشیان هەیە دەتوانن بەشداری لە نوێژی جەماعەت نەکەن، بەڵام بۆ نوێژی هێنی تا ئێستا هیچ بڕیارێکیان نەداوە و دەشڵێت پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزن لە شوێنە قەرەباڵغەکان. خۆپارێزی بە جۆڕایالی بۆ ئەو ڕێنمایانێک پزیشکە بەڕێزەکان دەری دەکەن ئێمە پابند بین پێی و کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوە کەمکەینەوە بۆ نمونە پرسەکان ئەگەر خاوەن پرسە ئەمڕۆ پێویستە سنجی فراوان بیتن هەوڵی ئەوە نەدا کە گلەی لە خەڵک بکە و ئەگەر بکرێت پرسە بە تەلەفۆنێ لە ڕێگای مۆبایلەوە بکرێ باشترا. تەنانەت هاتن بۆ نوێژی مزگەوتەکانیش بۆ جەماعەت بە تەحدید دەکرێت بەهۆی بوونی نەخۆشی یاخود بوونی عوزرێک ترسە هەر شتێکە دەکرێت لە جەماعەت خەڵکانێک بە پێی توانە دواکەوی. بەڵام دەربارەی بابەتی جومعە ئێمە تاکو ئێستا سوپاس بۆ خوا لە هەرێمی کوردستان پێویست بەوە نەبووە کە فتوایەک بدرێتن دەربارەی نوێژی هەینی تاکو ئێستا هەر کردومانە و ئەگەر بارودۆخەکە بەو شێوەی ئێستابی هەر ئەنجامی دەدەین. تا ئێستا هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە، بەڵام مامۆستایانی ئاینی ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە خۆیان بپارێزن و بەلەبەرچاوگرتنی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی. گرنگە و یەکێتی زانایانیش ڕێنمایی بەسەرجەم مزگەوتەکان بڵاو کردوتەوە بۆ پاک و خاوێنی و خۆپارێزی لەو ڤایرۆسە. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.